ئەم کاتتان باش گەرمیان بە گشتی هەروەک چۆن لە مێنەتیەکان و لە ئەنفالدا پشکی شێری بەرکەوتووە لەو پیاوانەی کە لە بزوتنەوەی سیاسی و ڕزگاری خوازی کووردا ڕۆڵی کاریگەریان هەبووە بە هەمان شێوە پشکی شێری بەرکەوتووە. میوانی ئەم ئەڵلقەیی بەرنامی بە ڕاشکاوی یەکێک لەو پیاوانەیە کە لە سەردەمی شۆڕشدا بەکاری سەربازی و لە دوای ڕاپەڕینیشەوە بەکاری سیاسی ڕۆڵی کاریگەری لە نەوەیەکێتی نیشتمانی کوردستاندا هەبووە. محمود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان بەخێر بێت بۆ ستۆری بە ڕاشکاوی. کاک محمود لە ئەدای یەکێتیەوە دەست پێەکەین لە ناوچەی گەرمیان. ئەمانەوێ پێمان بڵێت لە ئێستادا نفوزی یەکێتی لە ناوچەی گەرمیان چۆنە، ئەدای یەکێتی لەو ناوچەیە لە چ ئاستێکدایە؟ دیارە ناوچەی گەرمیان ناوچەی سەوز بووە بە درێژایی مێژووی شۆڕشی نوێ و ئەگەر سەری شاهیدەکانی بکەی سەری کەمەندامەکانی بکەی سەری وێرانکاریەکانی بکەی ناوچەی سەوز بووە و هەموو زۆربەی زۆری شەیدەکانی شەیدی یەکێتی نیشتمانی کوردستان. هەر بۆیە دائیمە لە هەموو شتەکانە پشکی شێری بەرکەوتووە لە نەکبەتەکانە، بەڵام زۆر جار هەبووە لە خزمەت گوزاریەکانە بۆ شێوەیە نەبووە. بەڵام ئیستا هەم وەکو حزب لە دوای جیابوونەوەی بزوتنەوەی گۆڕان کە خوتەزانی بەشێک لە یەکێتی ڕۆژ لەگەڵ ئەو بزوتنەوەیە، لە دوای ئەوە وەزعی یەکێتی بەرەو باشیە ڕوا لە گەرمیان وە زۆر باش بووە. ئێستا مەبەستت لەو باشیە لە ڕووی نفوزەوە یا لە ڕووی چۆنێتیەوە؟ لە ڕووی نفوزەوە باشە، لە ڕووی چۆنێتیشەوە باش، و لە ڕووی خزمەت گوزاریشەوە. شاری کەلار ناوەندی گەرمیانە. ئەگەر تەماشایی شاری کەلار بکەی ئێستاکە منافەسەی سلێمانی و منافەسەی هەولێرەکە لە ئاوادانکردنەوە و لە خزمەت گوزاریە. بەڵام وێرانکاریەکان ئەوەندە گەورەیە، وێرانکاریەکان لە ناوچەکە ئەوەندە گەورەیە پێم وانییە بە چەند ساڵێکی تریش بتوانین بە باشی ناوچەکە هەم ئاوادانکەینەوە و هەم خزمەتی خەڵک بە تەواوی بکەین. لەگەڵ خۆتە زانیمە دیهاتمان نەماوە و کە دیهاتمان نەماوە ئیستاکە جارێتی سەرچاوی اقتصادی نەماوە لە دەکانە تا خەڵک بۆی بگەڕێتەوە. کاتی خۆی خەڵک بە مەرداری و بە کۆمەڵێشتەوە خەریک بوو و بەداخەوە ئەو چەند ساڵی کەم بارانیش ئەویش هەر زەربەیەکی تری. باشە کاک محمود، بەست لەوە کرد کە لە دوای جیابوونەوەی بزوتنەوەی گۆڕانەوە کاری خزمەت گوزاری لە ناوچەکە کراوە و نفوزی یەکێتی بەرەو باش بوون ڕۆشتووە. مەبەستت لەوە لە چییە؟ ینی ئەوانی کە لە ناو بزوتنەوەی گۆڕاندا بوون لە ناوچەی گەرمیان ڕێگر بوون لەوەی کە خزمەت گوزاری بکرێ؟ من ناڵێم لە دوای ئەوە، بەڵام لە دوایەوە گەشەی کردووە، لە پێش ئەویشەوە هەبووە، بەڵام بە پێی اقتصادی ئەو سەردەما، بە پێی ئەو پارانەی کە ئەو سەردەما هەبووە خزمەت کراوە. خزمەت کراوە، بەڵام لە دوای جابوونەوەی بزوتنەوەی گۆڕانەوە و هەنیەک گۆڕانکاری لە حکوومەت لە گەرمیان گەشەیەکی باشتری کردووە. گەشەیەکی باشتری کردووە. ئێستاکە گەرمیان ئاوادانێکی باشی تایە و بودجەیەکی باشی بۆ سەرف کراوە و ئەگەر تەماشای شاری کەلار و دەوروبەری بکەی هەتا کفریژ ینی کفری ڕەنگە کەمتری بۆ کرابێ لە کەلار، بەڵام بەعام هەمووی باشە. ماوێتی باشتری بکەی و خزمەت گوزاریش بەردەوامە و ئەو هەواڵانەیش کە ئیساکە لە حکوومەتن بە باشی کەوتنەتە ئیش و ئیشی باشەکەن لە گەرمیان. بەڵێ کاک محمود، ئەگەر ئەدای یەکێتی یان ئەدای حکوومەت لە ئێستاە لە گەرمیان بۆ شێوەیە بێت، پێشتر ئەو لەمپەرانە چی بوون کە حکوومەت خزمەت گوزاری پێشکەش ناکرد؟ وەڵا حکوومەت ڕەنگە خزمەت گەرمیان بەشێک بووە لە سلێمانی. وەزانی خزمەت گوزاریەکان دایمە لە شارە گەورەکان و دەست پێ کردو بە شارە بچووکان تا ئەو کاتەی کە ئیدارەیەکی بۆ دروست بۆ حسەی گەرمیان جاکراوەتەوە. ڕەنگە تاکو ئیستەیش بە تەواوی لە 120 بودجەی سلێمانی و مەنتیقەی هی گەرمیانە ڕەنگە تازە وای لێ هاتبێ ئەو بودجەیە لە 120ەکە چوو بێتە گەرمیان و خزمەتی باشتریش کرابێەوە. تەنیا ئەو بودجەیە ناتوانێت ژیانی خەڵک باش بکە، بەڵکو ئیسا لە گەرمیان وەزعی اقتصادی خەڵک باش بۆ بۆنەی ئەو منفەزە حدودیانەوە کە هەیە، بڵێن منفەزی حدودی خانەقین هەیە، منزەریە منفەزی حدودی پەرێزخان هەیە. ئەوانە دەوری زۆر هەبووە لە بەرزکردنەوەی اقتصادی خەڵک لە گەرمیان. بۆ نمونە لە مەرزی پەرێزخان ڕۆژانە 700 بۆ 800 سیارەی سەداخڵە بێ، هەموو ئەو سیارانە کە ئەڕۆن و دێن کاڵایان پێیە
و سیاری خەڵکی ئیسفادەی لێکا کرێکاری ئیسفادەی لێکا حکوومەتی ئیسفادەی لێکا هەمووی ئیسفادەی لێکن لەبەرەوە وەزعی گەرمیان زۆر باشە یانی تا بۆ نمونە لە کەلارە یەک پارچە ئەرز خراوەتە مزایدەوە 200 متر 325 میلیۆن دیناری کردووە ئەوە دلیل لەوەیە کە وەزعی اقتصادی خەڵک باشە بۆیە لەو شارە ئەرز ئەوەندە بەقیمەتە بۆیە خانە ئەوەندە بەقیمەتە لەو شارە کاک محمود بەپێی ئەو زانیاریانی دەست من کەوتووە لە سەرەتاوە کە تۆ بوویتە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی ئەڵێن بەشداریت لە کۆبوونەوەکان نەکردەوە هۆکاری ئەمە چییە؟ من هیچ کۆبوونەوەیەک نییە بەشداریم نەکردووی کۆبوونەوەی مەکتەبی سیاسی هەموو کۆبوونەکانی مەکتەبی سیاسی بەشداریم کردووە و یەک کۆبوونەوەیەک نییە مەکەر سوتفە لە جێگایەکی دوور بم ئەگینا هەموو کۆبوونەکان بەشداریم کردووە وانیەوە باشە لە دوای ئەو گرژ و ئاڵۆزیانی کە لە کەلارە دروست بوو قسە و باسێکی زۆر لێرە و لەوێ دروست بوو کە گوایە محمود سەنگاوی کەسێکی زۆر تونڕەوە هێزی بەکارهێناوە ئەمە لێو پرسم لە ناوچەی گەرمیانە کێ توانای جوڵاندنی هێزی سەربازی هەیە دیارە ناوچەی گەرمیانە ئەو کە سەلاحیەتان داوەتە من ئەگەر هێزی سەربازی نەک بۆ بەرامبەر خەڵک بەکاربێنم هێزی سەربازی من وەتان لە هەڕەشەکانی منیشا بینی وتانە هێزی سەربازی بەرامبەر ئەلقاعیدا بەرامبەر عەرەبی تونڕۆ بەرامبەر ئەو کەسانی کە غەدر لە کوور دەکەن بەرامبەر ئەوانە من هێزمە کارهێناوە بەڵام لە گەرمیانیشا خۆپیشاندانیش بووە وەتانزان خۆپیشاندانی یاسای خۆی هەیە ئەبێ ئەو کەسانە خۆپیشاندان بکەن داوا لە قایم قام بکەن داوا لە بەڕێوەبەری ئیداری گەرمیان بکەن بڵێن ئێمە خۆپیشاندانەکەین داواکانمان ئەوەیە و حکوومەتیش جێگەی بۆ دیارریەکە ئەمن و ئاسایشە پارێزێ بۆی خۆپیشاندان بکەن خۆپیشاندانی چەند خۆپیشاندانێک کراوە بەڵام ڕێژەکە نەگەیشتوەتە ئاستێکە بۆ نمونەی سەکە کەلار و منتیقی گەرمیان 210,000 کەس تیاژی باشە لە 210,000 کەس ئەگەر 500 کەس بێتە سەرجادە لە سەدا چەندێکە ئەکا سفر سفر و ئەوسا ئەوەندە ئەوە ناکاتە هین ئەوە ناکاتە شەقام ئەوە حیزبەکان هاتوونە سەرجادە ڕۆژ یەکەم بۆ خۆیان خۆپیشاندانی خۆیان کردووە قسەی خۆیان کردووە جنێوی خۆیان داوە بە هەرچی سەرکردەی کوردی کەس قسەی نەکردووە بەڵام لە ئاخر هینا پەلەماری لقی بیسوەیەکی پارتیان داوە لقی بیسوەک نەهێزی هەیە لقی بیسوەک نەدەسەڵاتی هەیە لێ لقی بیسوەک نە حکوومەتی بەدەسە لێ یعنی کە پەلەماری لقی بیسوەک دراوە غەدر بووە لە دەسەڵاتی یەکێتی هەرچەندی ئەمە لەگەڵ تەقەکردن نین لە بەرۆتون نابێ هێزت هەیە هێزی چالاکی مەدەنیت هەیە هێزی ترت هەیە بەرامبەری بەکاری بێنە پۆلیست هەیە بەکاری بێنە بەڵام بەهەرحاڵ ڕۆژی یەکەم بوو لە ناکا و کەس تەوەقع ئەوەی ناکرد پەلەماری لە قیبی سوود درا بەداخەوە دوو کەس شەهید بوون یەکیان برادێکی پارتی بوو ئەوی تریشان کوڕی پیاوێک بوو خەڵکی گەرمیان ڕەنگە لایەنی ئیسلامی بووە پیاوەکە بەڵام بەسەر ئەوەی شەوە هەرکەس لایەنێک بێ هین ئەوە نییە بیکوژ بەڵام ئەوان پەلاماری لەقیاندا چوونە ناولقەوە و تەنیا ئەوە دەرگاکانیان لە خۆیان داخستەوە لەو کاتا تەقەبوو بەڵێ پرسیارەکە ئەوە بوو لە گەرمیان چی ئەتوانێت هێزی سەربازی بسوڵێنێت من تۆ بەسیفەرمان بەڵام ئەو کاتانەی کە سەلاحێت مەدەنی من ئەو کاتانە بە ئەمری وەزیری پێشمەرگە بە ئەمری سەرۆکی هەرێم دەسڵاتم هەبووە هێزە سەربازەکان بۆ هەر ڕووداوێک کە لە خوارەوە بیجوڵێن وەکو چی ئەو مافیان دابوو بە تۆ کە هێزی سەربازی بجوڵێنێت من پێش ئەوەی بەماندامی سەرکردایەتی یەکەتی فەرماندەی گشتی هێزی پێشمەرگە یەکەتی بووم جێگری مامجلال بووم بۆ هێزی پێشمەرگە و ئێستەیش من هێزی پێشمەرگە هەم بە فەرماندەکانیەوە هەم بە سەربازەکانی و بە قسەمەکەن هەر بە حکومی ئەوە خۆشم لە ناوچەکە و تەجروبەیەکی دوور درێژم هەیە لە کاری سەربازیە باشە کاک محموود بە ئێمە ڕاشکاوانە هەڵەسە لەسەر ئەو خاڵە بکەین ئەگەر ئێمە بمانەوە دەوڵەتێکی دامەزراوەی دروست بکەین یعنی ئەوە کافیە بۆی کە تۆ ئەزمونێکی سەربازیت هەیە وەزیری پێشمەرگە یا سەرۆکی هەرێم بێت ئەو مافە بابەت و هێزی سەربازی بجوڵێنیت لە کاتێکدا تۆ لەوێ پۆستێکی حیزبیت هەیە لەبەرەوە ئەوان سەلاحەتی خۆیانەکە و دەساتە بدەنیان سەرۆکی هەرێم سەلاحەتی خۆیەتی وە من تاکو ئیستەکە لە لیژنەی باڵای هێزی پێشمەرگەم ئەوانەی کە هێزەکە یەکە خەنەوە تاکوی سەکە لە لیژنەی باڵام بەڵێ بۆ یەکە سۆیەتی مەبەست ئەوە بوو
ئایا ئەمە جۆرێک لە تێکەڵکردن نییە لە نێوان ئەدای حیزبی و ئەدای حکوومەتە یعنی وەزیری پێشمەرگە خۆی نەیەتوانی بێتە ناوچەکە هێزی پێشمەرگە خۆی لێیە بەڵام بۆ فەرماندەی هەموو هێزەکە هەم بە پارتی و بە یەکێتیەوە من دەساتی جۆڵانی هەبووە بەڵێ سەرۆکی هەرێم سەلاحەتی خۆیەتی یان وەزیری پێشمەرگە سەلاحەتی خۆیەتی بڵێ لە ناوچەی گەرمیان هێزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەو ناوچانن بە تایبەتی هێزی پێشمەرگە پۆلیس و ئانەنە لەبرۆ ئەنە پۆلیس و ئاسایش پەیوەندی بە منۆ نەبووە ئەتوانی لە حاڵەتی ڕووداوە بیجوڵین باشە ئەوترێت مۆڵەتدان بە خۆپشاندان لە ناوچەی گەرمیان لەو کاتەیە لە بری ئەوەی بەدەست قایم قام بێ بەدەست تۆ بووە مەتاشان ڕاستە باکسەوە خۆشانەوە هێزە سیاسەکان لێ بوون قایم قام نەپرسی بە من کردووە بەڕێوەبەری ئیداری گەرمیان نەپرسی بە من کردو خۆیان مناقەشیان کردووە لەگەڵ هێزە سیاسەکان و قەراریان داوە مۆڵەتیانە دەنیان نایاندنی مۆڵەتیشان داونێ خۆتزانین لەناو کەلارە بۆ جاری دووەمیش کە هاتن مۆڵەتیان دانیە جگەیشیان بۆ دیاریکردن ئەوانی ئیلتیزاماتی تەواویان بوو بە مۆڵەتەکەوە ڕاستە جنێویاندا و کۆمەڵێشت کرا و لەناو خۆیانە بوو بە شەڕیان لەبەرەوە ئەوان وعدی زۆریاندا بوو خەڵک بێ بەڵام خەڵک کەم هات لەناو خۆیانە کێشیان بۆ دروست بێنە لەگەڵ ما کێشیان نەبوو مەبەست لە کێ لەناو خۆیانە کێشان بۆ هەر لەناو خۆیانە و خۆتەزانی جاری یەکەم یەکەم یەکگرتووی ئیسلامی نوێژی کردوانی کۆمەڵ نەچوونە پشت مەلاکەیەوە مەلاکەی ئەوانەوە ئەم جارە کۆمەڵ نوێژی کردوانی یەکگرتوو نەچوونە پشتی ئەوانە نوێژ بکەن دا بدوو جەماعەت نوێژیان کرد یعنی دوو جارێ کۆمەڵ و یەکگرتوو هەر باشترە بەڵام لەگەڵ گۆڕان ڕەنگە پارچیان بەیەک نەکە یا لەبەرەوە ئەوانەیش کە شەڕیان کرد بەڕاستی لایەنە ئیسلامیەکان نەبوون هەر ئەوانەی گۆڕان بوون لە ناو خۆیانە کێشیان نەبوو باشە ئەوەی کە تۆ باسێکیت پێم وایە ئەو حاڵەتەیە کە هێرش کرایە سەر چەند پەرلەمانتارێک جارە پەرلەمانتار ئەگەر حرمەتی خۆی بگرێن ناچێتە ناو خەڵکۆ تا لێ بن ئاخە بەس پەرلەمانتار نوێنەری خەڵکە یعنی ئەو بەدەنگی ئەو خەڵکە چۆ بۆ ئەزانم بەڵام ئەبێ حرمەتی خۆی بگرێن نێتە جێگای مناڵ لێ بە بەڵێ تاین تۆ بەس ئەوەی و چەند پەرلەمانتارە پەرلەمانتارە حەقی خۆیەتی دیفاع لە خەڵک بەڵێ پەرلەمان هەیە پەرلەمانێک هەیە لێ دیفاع لە خۆی بکە ئەبێ بچێ شەڕ بکە لە هینە شەڕەبەر بکە پەرلەمانتار شەڕبەر بکە بەڵام پەرلەمانتار حەقی خۆیەتی لە پەرلەمانی ئەو وڵاتە لە پەرلەمانی هەرێمی کوردستان بڕوا دیفاع لەو خەڵکە بکە دیفاع لە حەقی و خەڵکە بکە بەڵام نەگەوەی بێ ئەو شەڕەبەر بکە بەڵام ئەوەی کە ئەیبینین لە گرتە ڤیدیۆیەکان لە ئەو وێنانی کە دەستکەوتون ئەو پەرلەمانتارانە بە پێچەوانەوە ینی لە حاڵەتێکا هێرشەکرێتە سەرانکەوان وەستاون بە بێدەنگی و ئەوانی کە هێرشیان کردو سەریان لە گەرمیان کۆمەڵێک هەیە پێیان دەڵێن جلڕەشەکان یان سەگخۆرەکان ئەوانیان لە دەوری خۆیان کو کردبووە ئەوانە کۆمەڵی خەڵکن سەرسەرین سەگ سەرە بڕن ئەمە ئاشتی بێ هینەکەن بێ لە زەتەکەن هەر ئەوانە بوون پەلەماری خۆیان دەولیان بەس کاک محمود ئەگەر ئێمە بەگریمان وای دابنین ئەوان ئەو تاقمن کە پیانەوترێت ئەو گروپی کە پیانەوترێت جلڕەشەکان بەڵام ینی لەو ماوە زۆرە ئاسایشی گەرمیان کاری چی بووە کە نێتوانانی بێ ئەم گروپە دەستگیر بیان لەو حاڵەتی کە هێرش کرایە سەر ئەو پەرلەمانتارانە بۆ ئەو کەسانە دەستگیر نەکران ئێمە ئەو کاتانە خۆ هێزیان لە دەور بوو و هەموو ڕایان کرد و قاچاق بوون لە وەکو هەموو کەسێ تاکوی سەیریان هەیە قاچاق بەڵێ دیمەنێکی ڤیددیۆیی هەیە کە هی ئەو کاتەیە پیشانمان ئاياتەوانێ ئەو کەسانی کە هێرشەکەنە سەر پەرلەمانتارەکان بە تەنیشت ئۆتۆمبیلەکانی ئاساییش ڕاکەن جەخۆ ئەگەر ڕاکەن ئەگەر بەدەست دەست پێی نەگا بیگری تەقەی لێ بکەی بیکوژی ئەوش هەر ناکاتە تاوان بڵێ بە تەکشی دوایە بەڵام نابێت تەقیان لێ بکەن بێ هەوڵی گرتنیان بن بڵێ وا ڕەنگە دوو کەس بووێ سێ کەس بوێ نەگیرا بێتن ڕایان کرد بێ ئەوانەی ئەوانیش کە بۆ نمونە ڕۆژێک لە بازار ڕنەدەم دوکانی خەڵکیان سووتان پۆلیس کەوتە سەریان شپەرزە بوون هاتە ناو مەڵبەندەوە ئەوانەی کە خۆ پیشاندانیان نەکرد هاتن لە ناو مەڵبەندەوە ڕبوو هینەکان حیمایەکانی خەریک و ڕێگان لێ بوون کاکڕەکانی بوو لێت بارڕاکەن بەڵێ یعنی مەبەستم ئەوەیە کە ئایا ئاسایشی گەرمیان بۆ لێکۆڵینەوەی لۆ ڕووداوە نەکرد ئەو کەسانە دەستگیر بکات تا ئەم دەنگ و پرۆپاگەندەیە دروست نەبێت کە گوای ئەوانە دروست بۆ خۆتزانی لیژنەیەک دروست بۆ بۆ لێکۆڵینە لەو کێشانە و لێکۆڵینەوەیشان کردو و خەڵکی گیراوە و خەڵکی سجنە لەسەر ئەو لێدانی پەرلەمانتارەکان بەڵام ئەوان بەردەوام تا ئەم ساتش ئێوە تاوانبارەکەن بەوەی کە ئەوە کاکە من حەزەکەم زانی با سەربەرعینەک گوێی لە دەنگم بێ 5,000 دلاری داوەتە پیاوێکی سەرسەری ئاسایشە بکوژی لە محکەمەی دەچمە ڕووی 5,000 دلار ئەوە پەرلەمانتارە
ینی بەڵگەتان هەیە بەڵێ کابرا دێنم بۆی حەزەکەی دێنم ئەلم ستودیۆ باخست بۆ بکە بەڵێ ئەوەی کە 5,000 دلارێکی درراوت بەڵێ لە من هەوڵمدا لەبەرەوە کێشەی ئاشاری لێ دروست نەبێ خاوەنی کوڕەکە نەزانێ بەڵام دوێنێ تەلەفۆنی بۆ کردم سەرم خاوەنی کوڕەکەش زانیوێتی باشە کاک محمود ئێوە هیچ بەڵگەتان بەدەستەوە بوو کە ئەو کەسانی هێرشان کە لەسەر پەرلەمانتارەکان سەر بە بزوتنەوەی گۆڕان بن ینی سەر بە خۆیان من وەکتری لەناو خۆیان بۆ شەڕیان جاری یەکەم لە محمودی شەغوابیاندا هەر جەماعەتی خۆیان محمود مەسوولی هەمویان بوو بەڵێ کادرێکە پیاوەکە خەرجی کولی قانونیش بەڵێ جاری دووەم هەر جەماعەتەکانی خۆیان لەبەرەوە ئێمە بە هیچ شێوەیەک ئەگەر هین مام کردای بەهێزی سەربازی لێمانەدان بۆ لێدەی کابرا هاتووە ئازادە قسەی خۆیەکە ڕای خۆی دەرە بڕێ ئازادە بۆ لێدی ئێمە بە هیچ شێوەیەک نە ئاگامان لێە نە پەیوەندی بە ئێمە هۆی پەیوەندی بە خۆیان بەڵێ باش هەلو بابەتا ئەوەستین ئەو کاتی کە لقی پارتی لە کەلار تەقی لە خەڵک کرد دوو کەس شەهید بوون و خۆت باسێکیت ئێوە هیچ لیژنێکی لە کۆڵینەوەتان پێکهێنا بۆی تەقەکەرەکان دروست بوو بدرێن بەدادگا لیژنەی حکومەت دروست بووە پەیوەندی بە ئێمە نییە بەڵێ لیژنەی حکومەت ئەوەندەی تو ئاگادار بیت وەکو کەسایەتێکی ناوچەکە وەکو کەسێک کە دەسەڵاتت بەدەستە لەو ناوچەیە ئەو لیژنەیە گەیشتە چ ئەنجامێک بۆ تەقەکردنە لە خەڵک وەڵی لیژنەکە وازانم کۆمەڵی ئەنجامی داوەتە دەسۆداوێتە دەست دادگا بەڵێ بەڵام خۆتەزانی ئەو کەسانەی کە پیاویان کوشتۆ تاوانبارن ئەو کەسانی خەڵکیان نردوێتە سەر لە خەڵکیش تاوانبارن ئەخۆ هەر یەکلایەنە نییە ئەوە ئینسانە کوژراوە لە ڕۆژی یەکەمیشە هین داواکاری گشتی هاتووە ئەو هینانی تەزیل کردو داواکاری گشتی لە گەرمیان هاتووە ئەوانەی تەزیل کردو هەم کوژراوە هەم لێدان هەموو شتێکی تەزیل کردووە تەزیل کردو داوێتە حکوومەت ئەمێ زۆر ڕاشکاوانە وەڵامم بێتەوە محمود سەنگاوی خۆی لەگەڵ ئەوایە کە ئەوانی لە لقی پارتیوە تەقیان لەو خەڵکە کرد بڕێنە دادگا من لەگەڵ ئەوام هەرتو لا بدرێتە دادگا هەم ئەوەی لەبەرەوەی کوشتی ئینسان ڕۆشتێکی کەم نییە لەگەڵ ئەوام هەرتو لا بدرێتە دادگا هەم ئەوەی کە خەڵکەی کوشتۆ بدرێتە دادگا ئەگەر کوڕی منیشە هەم ئەو کەسانەیش کە تەژعی خەڵکیان کردووە بچنە سەر لقی پارتی بۆ بچنە سەری بۆ بچنە سەری هەتا تەقەی شاگرە لە لقی پارتی خۆ چەکداریشە بوو تەقەی کردووە لقی پارتی ینی هەر یەک لایەنە تەقە نەبوو ینی بە چەک تەقە لە لقی پارتی کراوە بەڵێ کاک محمود لە سلێمانیش هەر باسی ئەوە کراکە ئەمانە بە دەست نێراونەتە سەر لقی چوار و هێرشان کردوتە سەر لقی چوار لە گەرمیان باسی هەمان شتەکرێ ینی نازانم هیچ بەڵگەیەک لەو لە ئارایە هەیە بۆی کە بیست هەلمێنێت کە فعلەن ئەمانە بە دەست ڕەوانەکراونەتە سەر لقەکانی پارتی لەو ناوچەیە کاکە خۆتۆ چۆنەڕێی کردەی ڤیددیۆیی هەیە لە هەموو شتێکە کردەی ڤیددیۆیی هەیە ئەو وڵاتە خاڵی نییە هەم ڕەنگە لەنە ئەوانیشە ئەنواع خەڵکە بێ ئێمەش ئاگامان لێ بێ ئەوانش ئاگیان لە ئێمە بێ بەڵێ چۆن نیە بەڵێ هەموو جگای بەڵگە بەدەستەوەی بەڵێ باشە کاک محمود لە دیدارێکی تەلەڤیزیۆنیە تۆ بەسی ئەنجومەنی پارێزگای دیالایەکەیت ئەڵەی لە 190 تیرۆریستە بەستت لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای دیالەیە بەڵێ ئێستاشە لەسەر بۆ چوونەتی بەڵێ لەسەرەوە بۆ چوونەوە میزێر بای گویان لێبێ ئەگەر تیرۆریست نین بەڵێ حیزامی ناسف ئەبرێتە ژووری کۆبوونەوە بە ژووری کۆبوونەوەی ئەنجومەنەکە لە ژووری کۆبوونەوەی ئەنجومەنەکە دوو پشتێنی تەقینەوەیان گرت لە ناو حەوشەکە سیارەی تەقیەوە ئەنواع وەشکاڵینیانەوە من ئەنواع خەڵکیان لێ ناسم سەر بە گرۆپە تیرۆریستەکان و بەڵام ئەوە تا خەڵ دەنگی داونی و هاتووە ینی ئیجراعاتیان لەگەڵان ناکرێت هێزێک لە بەغداوە هات هێزێکی مالیکی دا بەزیێ ناو ئەنجومەنەکە کۆمەڵێکیان لە ناو ئەنجومەنەکە گرت و بردی بەڵێ هەر لەبەر هەمان هۆ بوو هەر لەبەر هەمان وێتە بەڵێ کاک محمود هەر لە میانەی ئەو گرژی و ئاڵۆزیانی کە لە ناوچەی گەرمیان و بەتایبەت لە کەلارە هەڕۆیە باسی ئەوە کراتۆ بۆ تاوانبار کرای گوایە وتوتە بە هێزە سەربازی و ئەمنیەکانی وتووە هەر ڕۆژنامە نووسێکتان بینی بیدەنە بەر شۆق و کامێراکەشی بشکێنن ئەمە تا چۆن ڕاست ئەگەر وتبێتم خوا قابی لە کامیرایە نەبێ لواتە زیریکە با ئەگەر وتومە بابی خەنور بەڵێ تۆ لەگەڵ ڕۆژنامە نووسانی ئەو ناوچەیە نێوانە چۆنە ئەلاقم زۆر خۆشە بەڵێ ئەلاقم زۆر خۆشە زۆری ئازادیە دەمە ڕۆژنامە نووسبا بۆ خۆی شتی خۆی بڕی بەڵێ جنیەوەم پێ بدا باشیان شتەکە بڵێ بەڵێ بچێ بۆ خۆی بە ئازادی شتی خۆی تەزیل کە بڵێ بەڵێ دەربارەی ئەو ڕووداوی کە بەرامبەر ڕادیۆی دەنگ لە کەلار ڕوویە خڵوێستی تۆ چی بوو
ئێمە تەمان پێمانەوە بوو بەرامبەر ئێمە کراوە وەمان ئەو کاتەی ژوتم پێم وا بوو لە ناو ئەو ڕادیۆ خەڵکە بوو ئەوە بکە بەڵێ خەڵکە بۆگە لە بەرەوە ئێمە زەرمەکە ئێمە ڕادەکەمان کردی و ئەو ساکە بڵێ ئەگەر ڕوبع کیلوەیەک بێ ئیسا کردو 1 کیلوێ بەڵێ ئەگەر دژی بین وا گەورەیەکەین بەڵێ لەبەرەوە ڕادیۆیەکە بۆ خۆی قسەی خۆیەکە خراپیش نین کۆمەڵی خەڵکی باشن حەقی خۆشێتی چی ڕووەدا بڵای کاتەوە بەڵێ بەڵێ زۆر باشە کاک محمود تۆ لە چاپێکەوتنێکە بەدەق ئەڵیت پەکەکە بەڵایەکە خۆ بۆ کوردی ناردووە بڵێ مەبەز لەم قسەیە چییە ئەمە دەنگۆیکی زۆری دروست کرد ئەزانی بەڵاکە چییە خۆی پەکەکە هێزێکە لە ناو خاکی ئێمای بەڵێ ئەم هێزە لە ناو خاکی ئێمەوە چێ پەلاماری تورکیادا بەڵێ تورکیا ئەڵێ وەرە لەگەڵ ما ئەم هێزە لابین بەڵێ ئێمە ئاڵین تۆ بارانمان مەکە ئەوڵێ و هێزە لا بە تۆ باران ناکەین بەڵێ ئەچتە سەریەوە خیانەتە خیانەتی نەتەوەیە بەڵێ کوردن و این ئەوڵات بەڵێ ناچتە سەری بەڵاکەت بۆ یێن ئیچی لەکی بەڵایە خوا دروستی کردو و چارێشمان نیە من لە ناخەوە خۆشمێن خۆ هێزێکن دژیان نیم شەڕشم کردوون ینی شەڕی زۆری پەکەم کردو بەڵام بەخوا پێم ناخۆشە و هێزێکی تێکۆشەر تەماشایان دەکەم بۆ وڵاتی خۆی پەیوەندی بە منۆ نییە بەڵێ باش ئەو کاتێک کە شەڕێکردن پێت وانە بووکەوە خیانەتی نەتەوەیی یاگە تۆ شەڕیان بکەی ئێستا تۆڵی ئەو کاتچینە سەریان خیانەتی نەتەوەییە ئەو کاتانە ئەوان بەرنمەیان هەبوو وردەوردە ناوچەکانە دەست ئێمە بسێنن بەڵێ کە ناوچەکانیان لە دەست ئێمە چەندە هەم ئێمە زەرمانە کرد وکو ئەم حکوومەتی ئەم هەرێمەوەکو ئەم حیزبە و هەم ئەوان زۆرتر چەند زۆرتر بەهاتنێنە ناوناوچەکە ئەوە زیاتر خەتەری داگیرکردی کوردستانە کەوتە سەرمان بەڵێ تورکە هات ئێرانە هات بەڵێ ناچار بووین بۆ ئەوی کە گەیانمانە جێکەی خۆی وازمان لێنە بەڵێ بەس کاک محمود یعنی تەنانەت کاتێک کە پەکەکەش لە ناسۆ سنوورەکانە نەبوون ئێران و تووشە بەردەوام هەر تۆبارانیان نەکرد نەقەت ناکرد ینی پێشتر لە سەتای ساڵانی نەوە کاکە و کاتی دیموکراتە بوو کۆمەڵە بەڵێ ئەوان قانونە هیچ حکوومەتێ ڕێگە نادا لە سنووری خاکەکەی خۆی هێزێکی سەربازی بڕوە بچێت ناو خاکی کەسێکی ترۆ سەربازەکەی کوژە بێتە ئەم دیوشە بەڵێ ئێمە کاتی خۆی من پارتیزان بووم نەچوومەتە حدودی تورکیا نەچوومەتە حدودی ئێران لەم ناوچانەی خۆمان ماومەتەوە بە ساڵ و عێراقیش زۆر لەو دەوڵەتانە بەهێزتر بووە ئێمە ژەڵین کاکە ئەگەر لە ناو خاکی ئێرانە کۆمەڵا یان دیموکرات شەڕ بکات ئێمە پەیوەندی بە ئێمە نیە بەڵام لێرە لە بارگاکانی ئێرەوە بڕوە لەوێ سەربازی ئێرانی کوژە ئێرانی دەما قبوڵ ناکە ئێران قبوڵ ناکە بەڵێ زۆر باشە کاک محمود لە چاپێکەوتنێکی ترە لەگەڵ ڕۆژنامەیەکە ئەڵی لاوەکانی ئێمە دەیانەوێ هەموو بەیانیەک لە خەو هەڵسان پارە و کچی جوانیان بۆ بەری تەسلیمیان بکەیت بەبێ ئەوەی لە شوێنی جێگەکەیان دەرچوو بن من مەقسەدەوەیە ئەبێ لاوەکان دەوری زیاتریان هەبێ لە وڵاتایسە بەڵێ ئەبێ لایەنی تەمەڵی واز دەبێن بێنە مەدان و خزمەت بکەن بێنە مەدان وردەوردە ئێمە شکاتی خۆی لاو بین وکو ئەوان هاتیینە مەدان سەردەمەکەەوە بوو چەکمان هەڵگرت لە شاخەکانی کوردستانە چەندین ساڵ تەمەنی خۆمانمان سرف کرد کە نان نەبوو بێ خۆین ئاومان نەبوو جلمان نەبوو جێگەی خەوتنمان نەبوو بۆ ئەوی میلەتەکەمان ئازاد بێ ئێستا میلەتەکەمان ئازاد لاوەکان ئەبێ باشتر بێنە مەدان و خزمەتی وڵاتە بکەن ئایا لە ڕووی سەربازی وەیە لە ڕووی سیاسی وەیە لە ڕووی ئیداری وەیە قەزەکەی من ئەوەیە لاوەکان ئەبێ دەوری زیاتریان هەبێ بەڵێ باشە بەڵام شوی ئەم دەورە زیاترە با بە لاوان یعنی سا لاوانیش حکوومەت تاوانبارەکەن بەوەی کە ئەو پارتە فەرمانڕەوایانی کە حکوومەتیان پێک هێناوە تاوانباریانەکەن بۆی کە بواریان نادەن کار بکەن باش ئەوانی کە ئێمە تاعینیانەکەین کێن ئەوە لاو نین بەڵێ بەڵام کاک ئەوانەی کە ئێمە ئەیانکەین لە دەوایرەکانی دەوڵەتە ئەیکەینە مدیر ئەیکەینە مدیر ئام ئەیکەینە ئەفسەر خۆ لە جگایەتەوە نەمانێنەوە هەر و لاوانن بەڵێ بەڵام کاک محمود ینی قسە لەسەر ئەوواکرێکە ینی مەحسوبێت و منسوبێت مەسەلەی تەسکیە و حیزبایەتی و خزمایەتی گەیشتۆتە ئاسێکە بواری بۆ خەڵکە نێشتۆتەوە کە کەسی نەبێت لە دەسەڵاتە ئەم ڕۆژانە فۆرمەکانماندا بەش کردەوە پرسیمانە کێ چه حیزبێکە پرسیمانە کێ خزمی کێیە لیژنەی تواناسازیە نەتوە ناسێ نە منە ناسێ ئەو کەسەی توانای هەبێ لە هەر لایەنێکی سیاسی بکەی فخۆیەتی خەڵکی وڵاتی کاک محمود من زانیاریەکەم بەردەست کەوتووە ئەمێ ڕاشکاوانە وەڵامی و پرسیارم بیتەوە ئەو زانیاری کە دەست من کەوتووە ئەوەیە ئەڵێن گوایە لەم
ماوە نزیکەی ڕابردووە جەنابەت لە سەرپەرشتیاری مەڵبەندی یانزەی گەرمیان و سەرپەرشتیکردنی مەڵبەندەکانی گەرمیان لابراویت کاک عەدنان محەممەد قادر خراوەتە شوێنت بەڵام وەڵامەکەت هەڵگرە بۆ دوایان ناوبڕە ناوبڕێکی کورت و ئەگەڕێنەوە لاتەوە.